دروستبوونی قەیرانی دارایی وای لە کۆمەلگا و پسپۆڕانی ئابووری و حکوومەتیش کردەوە بەشێک لە سێکتەرەکانی کشت و کاڵ و گەشت و گوزار و پیشەسازی کە پێشتر فەرامۆشکرابوون دووبارە گرنگیان پێ بدرێت و ببنە سەرچاوەی داهات بۆ هەرێمی کوردستان. لە میانەی بەڕێوەچوونی کۆنفرانسی زانستی بە هاوبەشی زانکۆی لوبنانی و زانکۆی پۆلەتەکنیکی هەولێر وەزیری خوێندنی باڵا ڕایگەیاند حکوومەتی هەرێم لە ماوەی ڕابردوودا نەیتوانیوە مۆدێلێکی سەرکەوتووی ئابووری پەیڕەو بکات. هەرێمەکەمان لەم ماوەیەدا نەیتوانی مۆدێلێکی سەرکەوتووی بەڕێوەبردننی ئابووری بەتایبەتی هەمە چەشنەکردنی سەرچاوەکانی ئابووری و احتیمادکردنی سەر خۆمان لە ڕووی ئابووریەوە بنیاد بنێت. ئێمە یەکێک لە کێشە هەرە گەورەکانمان ئەوە بووە کە زانکۆکانمان نەتوانیوە بکەینە سەرچاوەی لێکۆڵینەوەی زانستی، ئەو سەرچاوەی کە هەم پەرە بەتوانە علمیەکانی زانکۆکانمان بدا هەم بتوانێت دەور بگێڕێت لە پەرەسەندنی اقتصادی کۆمەلگاکەی خۆمان. وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەو کۆنفرانسەدا ڕایگەیاند پێویستە زانکۆکان نەوەیەکی سەرکەوت و پێ بگەێنن تاوەکو جێدەستیان لە خزمەتکردن دیار بێت. هاوکات وتیشی لە داهاتوودا زەوی کشت و کاڵی بۆ دەرچوانی کۆلێژی کشت و کاڵدا بین دەکەن تاوەکو ڕاستەوخۆ بێنە ناو پرۆسەی کشت و کاڵی و سوودمەند بن. هەرچی ئێمەیە کە هەوڵیان بۆ بدەین دەرچوانی کۆلێژ و پەیمانگەکانی کشت و کاڵیە. لە ڕابردوودا پرۆژەیەکمان ئامادە کردووە کە ماوەتەوە پەسەند بکرێت لە ئەنجومەنی وەزیران کە هەر دەرچوێکی کشت و کاڵی هەوڵ دەین بڕێک دۆنمی پێ بدەین بۆی کە وردە خۆی کشت و کاڵ بکە، خۆی کار بکە بکەوێتە سەرپەی خۆی و داهاتێکیشە بۆ هەرێمی کوردستان و ئەم زانست و معریفەیە کە فێری بووە بێ لە مودە لە ئەرزی واقعدا جێبەجێکە. مامۆستایەکی زانکۆش ڕەخنە لە حکوومەت دەگرێت و پێی وایە زۆرێک لە بەش و کۆلێژەکان بەهۆی نەبوونی هەلی کار لە دوای دەرچوون خەریکە دادەخرێن. دەشڵێت لەبەر پێشبڕکەی پیشەسازی دەرەوە کۆمپانیا ناوخۆیەکان شکستیان هێناوە. ئێستا ئێمە پێویستیمان بەوەیە بەڕاستی یعنی هەموو بەشە زانستیەکانی ئەکادیمیەکان هەمووی ڕێککەون لەگەر دام و دەستگا حکوومیەکان و لەگەر دام دەستگا کە کەرتی تایبەتی بزانین ئەوان پێویستی چیانە. یعنی ئایا ئێمە تاکەی کۆڵێجی کشت و کاڵمان هەیە لە کۆی و داخرا ناحی پیشەسازیەوە زۆربەی پیشەسازەکانمان خۆی کە بچووکن توانای خەڵکەکەی بیتن ناتوانێت لەبەر پێشبڕکەی پیشەسازی گەورەی دەرەوە بە تایبەتی کە لە تورکیاوە بۆمان دێ بە نرخێکی ئەوەوە زۆر هەرزان شتەکان مەعجوونی تەماتێت کە بۆ بێتن بە 1000 دینارە لێرە 2000 دینار 3000 هەرتێ چوونەکەیتی. ئایا چۆن دەتوانێتن بمینێتەوە یەکسەر نامێنێ. بەردەوامی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کاریگەری تەواوی کردە سەر بیرکردنەوەی تاکەکانی کۆمەلگا کە چۆن پلان و نەخشە ڕێگا بۆ بژانەوەی سێکتەری ئابووری و دەربازبوون لە قەیرانەکە دابڕێژن. پسپۆڕانی ئابووریش ڕاستەوخۆ داوا لە حکوومەت دەکەن ڕێخۆشکار بێت بۆ پشت بەستن بەهێزی کاری خۆماڵی تاوەکو چیتر بازرگانانی بێگانە نەبنە هۆی شکستێنانی کۆمپانیا و بەرهەمە ناوخۆیەکان. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.